ئێرا گوندی مەسۆی سەر بە ناوچی قەرەداغ و ناحی سێوسێنانە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاگرێکی گەورە لەسەرم شاخە کەوتوتەوە. هاوڵاتیان ئەم گوندە باس لەوە دەکەن بەهۆی بوونی وێلای کەسایەتێکی دەستڕۆشت و سەرجەم تیمی ئاگرکوژێنەوە و فریاکەوتن ڕەوانی ئەو دیو شاخە کراون. بەمەش زیانێکی زۆربەر لەوە ڕێگای گوندەکە کەوتووە و تەواوی شاخەکە سوتاوە. دیمەنی ئاگرکەوتنەوەی شاخەکەیە ئاگرێکی بەتینە. هاوڵاتیان خۆیان بەشڵەدار خەریکی کوژاندنەوەی ئاگرەکەن و هیچ کەسێک لەلایەنە پەیوەندیدارەکان هاوکاریان ناکەن. ئەمانە پیاوماقوڵانی گوندی مەسۆین تووڕە و نیگەرانن لەوەی کە بەهۆی وێلای کەسێکی دەستڕۆشت و کەس بەهانایانەوە نەهاتووە و تەواوی شاخەکە سوتاوە کە لە وەرگای سەرەکی ئاژەڵەکانیانە. ئەم تیمی ئاگرکوژێنەوە ئاگرێتریش کەوتو بووە لە ئەو دەی ئەو بەرۆ لە سیاوچە. ئێمە گلەیی تەواومان لەم دام و دەستگای حکومەت و وعدی ئیداری سێوسێنانە هەیە لەگەڵ قەزای قەراخە لەگەڵ مدیری عامی ئەتفای سلێمانیە. ئێمە ساحەوی کۆمەڵی شەهید و ئەنفالین لە هەموو شتێکە ئێمە جاکراینەتەوە. ئاو سەرچاوی ژیانە بۆ ئینسان. ئێمە گوندی مەسۆی ساحەوی ئەم شەهیدین هەتای سەح بیرێکی ئەرکەوازیمان پێ ڕژوانە بینە کە ئاوەکەیشی بخۆینەوە تێگەی ئەو بیرێکی لەسەر شاخەکە لێداوە بە کۆنتترۆڵی خاتە ئیش لە دیەکەی خۆوە لە ئاوای حەمەی کەرەمەوە بە کۆنتترۆڵی خاتە ئیش بەسەر شاخی قلاقای مەس. ئێمە هاتووە دوو کۆفتەر هاتووە تیمی ئاگرکوژێنەوە حریقی هیناتووە چوارباخی سلێمانی هاتووە بۆ سەر شاخی مەسۆی و قلاقای مەست. بەس لای مەسۆیان چۆڵ کرد و چونکە مەسۆی ساحەوی کۆمەڵی شەهید و ئەنفالە لای مەسۆیان چۆڵ کردی و ئێمە گلەی تەواومان لەم دام و دەستگا ئیداری بۆ گەنەی ئەم دەسڵاتە هەیە لە قەراخا بووکەڵەی دەستی بەڕاستی و بە دروستیەکەی بووکەڵەی دەستی ئەو پیاون کە لێنا ئەو وێلای کردو و پاسەوانی لەو وێلاکە. گلەیشمان لە دەسڵات هەیە بۆ کۆپتەر هاو ئاگرکوژێنەوە هاو لایەکی گرت و لاقی ئەمەی بەرەڵاک. یعنی ئەمە موانتینێکی عێراقین ساحەوی ئەنفالین ساحەوی چ شەید نێدێ. ئەمە من خۆم پورێکم شەیدە. ئەمە ئەوە بای شەیدە ئەوە خوشکی شەیدە ئەمە باوک شەیدە. یعنی ئەم دێ چل دانە شەیدی هەیە چل حەو شەید. یعنی بۆ ئەنفال وە شەیدی پێشمەرگەوە. ئەوە گەرمیانیمان هەیە لەسەر شارەکە هەیکەلەکەی هێلوێن. یەکەم پێشمەرگەیە کە مەحموود سەنگاوی خۆی ئەوی من ئەمە پێیگەیانم بەلا ئەحمەی مەسۆی گەرمیانی مەشهورە کاک مەحموود ئەوی من ئەمە پێیگەیانم. ئێمە ساحەوی ئەو قارەمانانەین لەسمەدا ئیسە دەسڵات یعنی ئێمە فەقیرین دیوەخانمانی ئەگەر دیوەخانمان بووایە دەردی خەڵک سڕۆمان ڕاکێشایە کۆپتەرەکەش ئەها بۆ ماڵمە داوەتی. هاوڵاتیەکیش دەڵێت لە کوردستان سیستمی دەرەبەگایەتی گەڕاوەتەوە و هەر ناوچە و شێخ و دەرەبەگیە کۆنتترۆلی دەکات و فەرمانگەکانی حکوومەت هیچ ڕۆڵێکی ئەوتۆ و کاریگەریان نەماوە. بەڵێ لەم دەسڵاتە کوردی باشووری کوردستانە جۆرێک لە سیستەمی ئەقتاعی گەڕاوەتەوە یان ئەتوانین بڵێن ئێستا هەرێمی باشووری کوردستان گەڕاوەتەوە بۆ سەردەمی پێش دەسڵاتی بەریتانیا. ئێستا کوردستان هەر پارچەیەکی هەر هەرێمێکی کەوتۆتە بندەست ئەقتاعێک کەوتۆ بندەست دەرەبەژیەک. لە قەرەداغ ئەتوانین بڵێن هیچ دا و دەستگایەکی دەوڵەتی بوونی نییە. لێرە شبە مەشیخەیەک واتە هاوشێوەی شێخنشینێک دروست بووە هەموو کارمەند و فەرمانبەرە دەوڵەتیەکان ئەوانەی سەر بە دەستگای ئیتیحادی حکومەتی عێراق بن یان سەر بە حکومەتی هەرێمی کوردستان بن لەژێر هەیمەنە و نفوس و دەسڵاتی برای بەرپرسێکی ئەم قەرەداخان. لە بەرامبەردا بەڕێوەبەری ناحی سێوسێنان لە پەیوەندێکی تەلەفۆنیدا بە پەیامی ڕاگەیاند هیچ جیاوازیەکیان نەکردووە و وەک یەک ئاگرەکەیان کوژاندوێتەوە. ئەوا دانیشتوانی گوندی مەسۆین کە بە هەڵا حاڵی بوون. هەروەها وتەبێژی بەرگری شارستانی پارێزگای سلێمانیش ڕەتی دەکاتەوە تیمەکانیان جیاوازی لە نێوان هیچ ناوچەیەک بکەن و دەڵێت لە هەر کوێ ئاگر هەبێت تیمەکانیان لەوێ دەبێت و لایەن گرنگ نییە کێ لێبێت. گوندی مەسۆیی خاوەنی زیاتر لە 42 شەهیدی ئەنفالە و چەندین مەفرەزی سەرەتایی سەردەمی شۆڕش لە سەردەستی پێشمەرگەکانی ئەوان دروست کراوە و ڕۆڵی گەورەیان لە ڕوبەڕووبوونەوەی ستەمی ڕژەمایەک لە دوایەکەکانی عێراق بینیوە. لە ئێستاشدا گوندەکە بە تەواوی فەرامۆش کراوە و تەنانەت لە کاتی کوژاندنەوەی ئاگریش وەک خۆیان باسی دەکەن جیاوازیان لەگەڵ گوندەکانی دیکەدا دەکرێت و لای بەرپرسانی ناوچەکە ڤێلا و کۆشکی کەسایەتێکی دەستڕۆشت و لە هەموو گوندەکەیان گەورەتر و گرنگترە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام گوندی مەسۆیی سەر بە ناحی سێوسێنان.